بەڵێ بەڕێزان هەروەکو پێشتر ئاماژەمان پێدا بەشێک لە زیندانیانی بادینان مانیان لە خواردن گرتووە لە ئێستادا ڕەوشی تەندروستیان باش نییە و ئەگەر باشیش نەبێت ئەگەر باشیش بێت ئێستا لە داهاتوودا ڕەوشیان بەرەو خراپتر ئەڕوات بزانین کەی ئەم مانگرتنە دەشکێنن و ڕەوشیان بەرەو کوێ دەچێت چاوی دنیا لە ئێستادا لەسەر ئەو چالاکوانانەی بادینانە و ڕای گشتی و شەقامی هەرێمی کوردستانیش چاویان لەسەر ئەو گیراوانی بادینانن و لە ئێستادا وەکو پارێزەرەکەی کە بەڕێز هەرێم ڕەفعەدا پارێزەری دۆسیەی دەستگیرکراوانی بادینانە ئاماژەی بۆ دابوو کە دۆخیان لە ناجێگیریدای و بەرەو مەترسی دەڕوات. من ڕاستەوخۆ قسە لەگەڵ بەڕێز هەرێم ڕەفعەت کە بەڕێزیان پارێزەری و دۆسیەن ڕاستەوخۆ هەندێک زانیاری لێ وەردەگرم. کاک هەرێم سڵاو دێبێ ئەم کاتت باش. بەگشتی دۆخی دەستگیرکراوانی بادینان لە ئێستادا چۆنە و دواتر دێنە سەر ئەو چالاکوانانەی کە مانیان گرتووە. سڵاو لە ئێوە و بینرانی خۆشەویستیش. بەگشتی لە کاتی ئێستا جیاوانی بادینان ڕاجیلاوانی بادینان لە ئاسایشی گشتی هەولێر کە زیاد لە 75 کەس لە کاتی ئێستا ماوە تا 140 لای نەکراوەتەوە. ڕەوشی تەندروستیان لە کاتی ئێستا زۆر ناجێگیرە و زۆر نالەبارە بەهۆی ئەوەی کەوا زیاد لە ساڵێک و 3 مانگە لە ژوورەوەن، بەڵام تا ئێستاکە ئەو پەراوانەی کە لە بۆیان کراوەتەوە ڕوانەی دادگای تایبەتمەند نەکران لە بۆ یەکلایکردنەوەی چارەنووسیان، بۆیە ئەوانش لە کاتی ئێستا ئەمانیان گرت لە خواردنەوە تاوەکو بە دروشمی ئازادیان مردن. زۆر باشە، سەردانیان دەکەن و قسەیان لەگەڵ دەکەن، هەڵوێستی ئەوان چییە و داوای چی دەکەن بەگشتی؟ ئێمە ناتوانین سەردانیان بکەین بە هیچ شێوەیە و ناتوانین بشیان بین و لە ڕۆژان ئاگدار بین. تەنها ئەوەندەی کەوا ئەمە ئاگدار لەو ڕۆژان دەبین ئەو حاڵەتانی کە بە پێی زانیاریەکان کە لەومان دێت دەرەوە، ئەگەنا لە هیچ دەقەت یاسا نهاتووە کەسێک پارێزەری هەبێت و ساڵ و 3 مانگ نەتوانێت ببینێتن و تا ئێستا کەزانین لە حاڵ و ڕەوشی ئاگدار نەبێتن. هەڵوێستی ئێوەکو پارێزەران چییە لە کاتێکدا کە ڕێگریتان لێ دەکەن کە بریکارەکانی خۆتان ببینن؟ ئێمە لە سەرەتای دروستبوونی ئەو کێسەی کەوا ساڵی زیاتر دەبێتن کە ئەو کێسە بوونی هەیە، ئێمە بە هەموو شێوەکانەوە بە هەموو ڕێگەمەدەنی و یاساییەکانەوە هەڵوێست خۆمان ڕاگەیاندووە و تەواو شارعی کوردیمان لێ ئاگادار کردەوە، ڕاگشتیمان لێ ئاگادار کردەوە، بەڵام ئەو دەسەڵاتە هیچ کاتێک هەڵنەستا بۆی کەوا جێ لە ڕاگشتی یاخود لە شارعی کوردی بگرێتن یاخود جێ لە ئەو خەڵکە بکەوە داواکاری چیە. ئەمە گەبین تەماشا بکەین لە ڕابردوو بەر لە سزادانی بەشێک لە سزادراوانی بادینان مانیان لە خواردنەوە گەیشتە حاڵەتی ئەوەی کەوا لە مردن نزیک بوونەوە، بەڵام هەر گیانێنە ژیرا و ئەوەی بەرنامەی خۆیان هەبوو جێبەجێیان کرد لێکوانەدا ئەوە بۆمان ڕادەگەێنترکەوە ئەگەر هاتوو هەرچی بکەن و هەرچی دەکەن ئەوە بەرنامەی خۆمان جێبەجێ دەکەین. بەو پێی کە بەڕێستان پارێزەری ئەو دۆسەیەن و ڕێتان پێنایرێ بە تەواوەتی کارەکانی خۆتان ئەنجام بدەن و سەردانی دەستگیرکراوەکان بکەن و وەکو خۆشت ئاماژەت پێدا کە دەسەڵات گوێتان لێ ناگرێت، تا چەندە هەوڵتان داوە کە دەنگی خۆتان بگەێنە دەرەوەی هەرێم و بەغدا دادگانی و دەوڵەتیەکان بۆ ئەوەی پشتگیریتان بکەن ئەم دۆسەیە بەلایەکدا بخەن؟ بەڵێ ئێمە وەکو خۆمان ئەگەر لە ڕابردوو سیر بکەن ئەمە ئەو حاڵەتانەی کە هەبوو لە دادگاکان کەوا کە جێمان لێ نەگیرا کە لەلایەنی داواکاری گشتی یاخود لەو جیهاتانی کە ئێمە پێویستە سەردانی بکەین جێمان لێ نەگیرا، ناچار ئەمە هاتین بە ڕێی گشتیمان لێ ئاگادار کردەوە کە ڕێی گشتیمان لێ ئاگادار کردەوە هەر خۆی ڕاستەوخۆ هەموو لانی بەغدا و یاخودانی دەرەوە ئاگاداری بابەتە دەبن کەەوە حاڵەتە چوا هەیە. جگە لەوەش لە کاتی دادگایکردنەکە نوێنەری وڵاتان لێوێن دەربوونا یاخود پەرلەمانتاران لێوێن دەربوونا ڕاستیەکانیان گواستەوە، بەڵام تا ئێستا هیچ جوابێک نییە. جا خۆش سێرەکە زیاتر لەوەیدایە ئەو پەرلەمانتارانەی کە بەشێکیان لە کاتی دادگایکردنەکە کە لێوە بوونا ڕاستی بابەتەکەیان بینیوە خۆی وەکو کاری دووەمیان کە دەبێت تا ئەوەی چاودێریکردن بە دەداچوون لە کاتی ئێستا دەسەڵات داوای لە سەرنووسینەکەەوە تەشیریان پێکراوە ناویان زڕاندراوە. کەواتە هەڵوێستیان چییە کە تەشیریان پێکراوە ناویان زڕێنراوە ئەوان هەڵوێستیان چی؟ خۆی ئەگەر هاتوو لایەنێکی معنی کە داوایەک دەنووسیتن لەسەر ئەو جیهەتەیەکەوە پیشەی خۆیتی کەەوە داچوون لە کارەکان بکە داواش سنووسەکەەوە تەشیری پێکراوە کەواتە داوای سزادانی دەکاتن. ئەومانە ئەوەیە ینی ڕێ لە پەرلەمانش بگیرێتن، ڕێ لە پەرلەمان بگرێتن، هەرچیمان کرد نابیبێن بەداچوون لە کارەکانمان بکەن. کەواتە پەرلەمانی هەرێمی کوردستانیش ناتوانێت
تەداخل لەو کەیسەدا بکات ئەی کێ دەتوانێت ئەم کەیسە یەکلا بکاتەوە خۆ ئێوە ناتوانن هەراوە دەستەوسان بوەستن وەکو کورد دەڵێت هەنگاوی داهاتووتان چی دەبێت؟ بەڵێ ئێمە وەکو خۆمان وەکو ئەوەی کە پارێزەر دەسەڵاتەکانی سنووردارە مەحدود کراوە ئەمە ئەگەر هاتوو پەرلەمان سوڵتە تەشریعی وڵاتە خصوصە تەشریعی هەرێمێکە کاکبوونی هەبێتن کەواتە ئاعلا سوڵتەیە ئەگەر هاتوو لە سوڵتەی تەشریعی توانای بەدەستچوونی کارەکەی نەبوو کە سوڵتەی تەشریعی توانای ئەوەی نەبوو کەوا بچی ئەو کەسە ببینێتکەوە خەڵک باسی دەکە حاڵی باش نییە ئێمە پێیسانێنەکەیەکی هایتمان بەشێک لە پەرلەمانتاران چوونەتە بەردەم ئاسایش لە ڕابردوو هەڕێیان پێنەداوە درێ ئێوە مۆئیتانیە بۆیە نهاتوونە خۆی کارەساتەکە لەوەیدایە نە دادگا نە پەرلەمان نە داواکاری گشتی نە هیچ لایەنە سیاسی نە هیچ جیهەتێکی معنی بتابەت بەو بابەتە بۆی نیەت سەردانی ئاسایش بکاتن بۆ بینین یەک لە جیلاوان کەواتە بەوتەی بەڕێستان وەکو دوا پرسیاری خۆم هەڵبەتە هەموو دەسەڵاتەکانی هەرێم لە نێو خەوسێکدا لەژێر گومانی ئێوەدان بۆ ئەم کەیسە بۆ ئەو کەیسە بۆ تەواوی کەیسەکانی تر بە لەژێر گوماندانە لەبەرەوەی ئێمە دادگامان هەیە ئێمە هەر کەسێک کەوا ئەگەر هاتوو ئەشکالێکی یاسایی هەبوو لە دادگا داواشە دەجوولێندرێ بەپێی ئەو دەسەڵاتی کە هەیەی دادگاش ممارەسەی کارەکەی خۆی دەکاتن دەسەڵاتی دادوەرەکانش مەحدوودە یعنی بۆ نمونە ئەگەر هاتوو بێت دەسەڵاتی دادوەری دەڵێتن ئەو مادەیە لە 5 ساڵ تاکو 10 ساڵ سزایەکەتی ناتوانانی بکاتە 11 ساڵ ئەوە لێکوانە مەحدوودە بەڵام بەڕاستیێنی ئەوەی کە ئێمە دەیبین لە ماوەی ڕابردوو ئەو جیهەتەی کە ئێستا بەرپای ئەو ئیشە دەکاتن یعنی زۆر زیاد لە پێویست تەجاوزی حاڵەتەکان دەکاتن یعنی منی پارێزەر ئەگە بێم سەردانی مۆشیلم بکەم ساڵێک و سێ مانگ نتوان بیبینم ئاخر لە شێی دنیا هەبووە پارێزەر نتوانێت مۆچیلەکەی خۆ بێت تەنها لە ناو قەفەزی دادگای تاوان بتوانێت ببینێتن لێش خۆ پێویستە داوا هەبێت لەمەنی پارێزەر و تۆمەتخراوە پارەکە بەڕێز هەرێم ڕەفعەت پارێزەری دۆسەی دەستگیر کراوانی بادینان سوپاس بۆ زانێرەکانت.